سڵاتان لێ ببینرانی بەڕێز ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەڵام وەکو دەبینین لە پشتمانەوە بەشێکی زۆر لە مامۆستایان هاتوون سەر شەقام و ناڕزایەتی دەرەبڕن و باز لەوەکەن کەوا دەرگای قوتابخانەکان ناکەنەوە هەتا و کاتەی ماف و شایستەکانی خۆیان بەدەست نێنن. ئێمە دەمانوێت لە بەرنامەی ئەم جارەی پامی تۆ پامی مامۆستایان بگوازینەوە بزانین داواکاریەکانیان چین کەی ئەتوانن دەرگای قوتابخانەکان بکەنەوە و ئەو قوتابیانەی کە چاوەڕێی ساڵی نوێ خوێندنن بستنەوە ناو پۆلەکانیان و دەست بکەنەوە بە دەرس خوێندن. ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیارێتتر لە مامۆستایانی ناڕازیەکەین ئێوەش بینەری بەرنامەکە. بە ئێمە جاران تەشجیعی تەلەبەمانەکە بەس ئێستا من چی پێ بڵێم یعنی بڵێم بخوێنە ئاخر لەسەر چ ئەساسی ئەو وەسعی خۆمە ژیانی خەڵک چاکە ژیانی موسەخۆران چاکەن ئەوە تا ئێمڕۆ بە حساب داوامی دەست پێ کردێتەوە بەڵام لە زۆربەی ناوەندەکانی خوێندن داوام ڕاگیراوە. ئێمە ئەمڕۆ هاتینەوە پەیامیان پێ ڕاگەینین بڵێن بەڕاستی چیتر بەسەیتر ئەوە ئێستا کۆتایی مانگی نوێ و تا ئێستاکە موچەی مانگی 4مان وەرنەگرتووە هەرچەند ئەمانە نەخوێنەوارن لە پەککەوتنی پرۆسەی خوێندن هیچ باشیان نییە بەڵام ئێمە ئەبێ واز نهێنین بەردەوام بین هەتا چۆکیان پێدا دەدەین. ئێمە ئەمانەوێ خوێندن نەشێوێ ئێمە ئەمانەوێ قوتابخانەکانمان ئاوا بە بێناز نەبنەوە ئێمە ئەمانەوێ ژیانی مامۆسان و فەرمانبەران و موسەخۆران ئاوا بە تەنگژێ ژیانە نەڕوە. یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندنە بەڵام وەکو بینین بەشێکی زۆر لە مامۆستایان هاتوونە سەر با بڵێن جادە و ناڕزایەتی دەرەبڕن. ئێوەکو مامۆستایان داواکاریتان چی و بۆچی ئەمڕۆ نەچوونەتەوە قوتابخانەکە؟ وەڵاهی ئێمە وەک مامۆستایان ئەمانەوەی دەسەڵات ئاگادار بکەین کە بەم شێوازەی کە ڕەفتار لەگەڵ مامۆستا و چینی فەرمانبەر بەگشتی ئەکات ئەوە پرۆسەی خوێندن و هەموو دام و دەستگاکانی دەوڵەت لە کار ئەکەوێت. خوێندن ئاوا ناڕوا بەڕێوە یعنی تۆ بە 2 مانگ 3 مانگ جارێک مەعاش بیت و ئەنجا بە لێبڕینی ئەو بڕی کە دیاری کراوە و هەموو کایەکانی دەوڵەت لە کارەکەوێت بەم شێوەیە بەردەوام بێت. مامۆستا بۆ ئەمساڵ حکوومەت بڕێرداوە خوێندن ئەلکترۆنی بێ جگە لە پۆلی 1 و 2 بنەڕەتی لەگەڵ پۆلی 12. ئێوەکو مامۆستایان هەڵوێستان چیە لەسەر ئەم بڕیار؟ وەڵاهی هەڵوێستمان ئەوەیە کە ئەمە سەرکەوتوو نابێت ئەم شتە سەرکەوتوو نابێت سەرکەوت نەخێر سەرکەوتوو نابێت. باشە بۆچی مامۆستا؟ لەبەر ئەوەی یەکەم جارێ هەموو خوێندکارێک ئەو ئاستە ڕۆشنبیری نییە کە لە ڕێ ئینتەرنێتەوە بتوانێت پابەست بێ بە وانانەوە بۆ بابەتانەوە بۆ مامۆستایەوە ئەو وانانی کە هەیەی بە کولتور نەکراوە ئەگەر بێت و تۆ یعنی سەرژمێریەک بکەیت لە 100 قوتابی لەوانەیە 25 قوتابی ئەو توانایی هەبێت کە ئاوا بەگوێگرتن لە ئەو شەوازە بتوانێت ئیسفادە بکات. کەواتە ئێوە کەی دەرگای قوتابخانەکانەکەنەوە؟ وەڵاهی دەرگای قوتابخانەکان ئەوە ئیتر ئەم هی نەیزانی ئەم زروفای زانێ بزانین ئایا حکوومەت چی داوای بڵێن چی بەدەنگ داواکارەکانی مامۆستا و چینی فەرمانبەرانەوە دێ ئایا ڕێی حکوومەت چیە دەربارەی ئەم خۆپیشاندانانە ئەو کاتە بڕیار لەسەر ئەوە ئەدرێت. مامۆستا سڵاوت لێبێ بزانم ئەمڕۆ کە ڕۆژی دەستپێکی قوتابخانەیە ئێوە بۆچی هاتوونە سەر شەقام؟ زۆر سپاس هاتنی ئێمە بۆ داواکردنی مافی خۆمانە لەبەرەوەی یەکەم موچە لە کاتی خۆیان نادرێ و لە هەمان کاتیشا خوێندنی ئەلکترۆنیش بە خوێندن حساب ناکرێت لەبەرەوەی هەم ئەرکە بۆ مامۆستا چونکە مناڵیش فێر نابێ بۆ شێوازە هیچی ناگەینە ئەنجام لەگەڵیا چونکە کار قورسیەکە بۆ مامۆستا جارێکتر چونکە ئێمە جارێکترێت دیسانەوە تەلەبەیە کە خوێنی ئەلکترۆنی خوێندووە لەوانەیە تێنەگەیشتوێ بێتەوە لە ئێمە هەم ئێمە دەرسی پێ بڵێنەوە کەواتە ئیشەکەی ئێمە قورس ئەەکەن و موچەژ نییە ئەی کەواتە کە بژێوی نەبێ خەڵک بەچی بژی ینی چۆن داوای مافی خۆیکە ئەمە شێوازێکە لە داواکردنی مافی خۆمان. کەواتە مامۆستا بۆ ئەمساڵ کە برارێکی نوێ هەیە خوێندنی ئەلکترۆنیە بۆ زۆربەی قۆناغەکان. تۆ خۆت وەکو مامۆستا بۆ قوتابیەکانی خۆت ئێستا تۆ باشتر قوتابی خۆت هەناسی گونجاو خوێندن ئەلکترۆنیەکە باس کراوە قرار ئەمساڵ نەخێر بە هیچ شێوەیە گونجاو نییە ئەم خوێندنە مامۆستایەکی تر ئێڵێتەوە خۆ من پێی ناڵێمەوە من ئەبێ بەس غیابات وەرگرم من لە شوێنێکە مامۆستام لە کەنەکەوە 3 بەشی خوێندکارمان ئەنتەرنێتی نییە مۆبایلی زیرەکی نییە ئایپاتی نییە یعنی گەڕێکێکی هەژارنشینن زۆربەی ناتوانێت ئەوە دابینکە ئەیکە نەتوانێت دابینیکە ئەمە چۆن بزانم 20 دەرەجەی ڕۆژانەکەشی لەسەر ئەوەیە کاتە بێ من 20 دەرەجە بەپی حزوریەوە تەلەبەکە هاتوۆتە ناو گروپەکەەوە لەسەر ئەو بەیە کاتە من حەقی تەلەبەکەشمە خۆم. کەواتە مامۆستا
ئێوە کەی کۆتایی بە ناڕزایەتەکانیان و قوتابخانەکانەکان کاتێ مافەکانی خۆمانوان وەرگێر وادی تەواو وادی ئەمانیش تاسر نییە وادێکمان پێ هەزارە چەند ساڵە ئەم وعدەمان پێ ئەدەن ئەڵێن وچە بە 30 ڕۆژدا بەشەکرێ لێبڕین نییە هەموو شتێکەیە بەڵام هیچ ئەو شتانە نییە ئەو ساڵش عینەش بایکۆتماکە چینەوە پۆلەکان 150,000 هاندانیان بۆ بڕینەوە بۆ ساڵەکە بوو ئەوان بە 2 ساڵیان بە ئێمە ساڵی 3 مانگیانیان پێمان ئۆیتریانیان یعنی ئەمە هەمووی خۆڵکردنە چاوی خەڵکە بەڕاستی و دوای ئەوەش ئەو هەموو خریجە هەیە بۆ تەعینیان ناکەن ئەو هەموو شاغیرە هەیە لە مەکتەبەکانە بۆ خریجەکان تەعین ناکەن ئەوانش تەلەبە ئێمە جاران تەشجیعی تەلەبەمانەکە بەس ئێستا من چی پێ بڵێم یعنی بڵێم بخوێنە ئاخر لەسەر چ ئەساسی ئەو وەسعی خۆمە ئەیکەواتە ئەو بۆ بخوێنێ ئێمە وەکو مامۆستایان تا ئێستا هیچ داواکاریەکمان بۆ دابین نەکراوە لەبەر ئەوە هەتا داواکاریەکانمان دابین نەکرێ ئێمە خۆپشاندان واز ناگەین ئێستا ئەم ساڵ وەکو بینین هەندێک لە قوتابخانەکان لە تەلەڤیزیۆنەوە پیشاندرا بە تایبەتی لە شاری هەولێر و دۆ کرانەوە بەڵام بۆشی لێرە دەرگای قوتابخانەکان ناکرێتەوە هۆکارەکەی چییە ئەم جیاوازێ لە داوامکردن و داوام نەکردن لە نێوان شارەکانە هیچ وڵی بڵام چیەوە پەیوەندی بە مامۆستاکانەوە هەیە مامۆستای وا هەیە بوێرە مامۆستای وا هەیە بوێر نییە مامۆستای وا هەیە قبوڵی هەموو شتێکەکە بەس مامۆستای وا هەیە بوێرە و ئازایە و ئەتوانێت ناتوانێت قبوڵی هەموو شتێکەکە مامۆستا بۆ ئەم ساڵ بڕێنێکی تازەیەکەوە خوێندن ئەلکترۆنی بێت تۆ خۆت قوتابیەکانی خۆت باشترە ناسی ئایا پێت گونجاوە خوێندنی ئەلکترۆنی بۆ قوتابیان بۆ ئەم ساڵ وڵی بۆ ئیبتیدایی نەوەڵام گونجاو نییە ناوەڵا بە هیچ شێوەیە ناتوانێت مناڵ سوزانێ ئەم شتە ئەم ئایپاد و شت ئێمە لە مەکتەب بەڵین با مناڵ ئایپاد نەگرێ بەدەستی و با مناڵ ئەلکترۆنی و شتە دوور بکەوێتەوە لەو شتان ئێستا خۆمان پێ ئەڵەڵی بڕەنەوە شتانە بەکاربێن ئایا ئەمە لەکوێیە کەی کۆتایی بە ناڕەزایەتەکانێن وڵا هەتا مافەکانمان دابی نەکرێن داواکاری مامۆستایان دیارە ئاشکرایەوە ڕوونە سەرەتا لە ساڵی 2015ەوە کە قەیرانی موچە ئابووری و دارایی تووشی هەرێمی کوردستان بوو و موچە کەم کرایەوانێ بەڕاستی ئەو کاتە بە شێوەیە کەم کرایەوانێ کە زۆر ناخۆش بوو ینی زۆر کاریگەری زۆر سلوی هەبوو لەسەر خێزانەکان لەسەر کۆمەڵگە بە گشتی چونکە موچەکان من شخصی خۆم موچەکەم بە ڕێژەی لە ساڵ 65 کەمی کرد بوو توش حاڵەتی زۆر ناخۆش بووین نە ئەوایەوادێ ئێستا ئەوەتە بۆ جارێکی تر دیسان هەر چۆنێ بە زۆرفەت شاک بوو تێپەڕی و بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک و بە ناڕەزایەتی مامۆستایان و چین پێشەکانی خەڵک توانرا لەگەڵ لابردنی قەیرانەکە لابردنی حەسارەکان لە سەرمان ئەوانە چاک بووە بەڵام بۆ جارێکی تر دیسان هەڵی حاڵەتە هەڵیە و دووبارە بووە ئەمەیان بەڕاستی زۆر کاریگەری دیسان دووبارە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵانی خەڵک لەسەر ژیانی مامۆستایان لەسەر ژیانی موسەخۆران بەڵام بەڕاستی ئەمەیان بیانوە وەکو بیانێک وایە سەرەتا بەهۆی دابەزێنی نرخی نەوت و قەیرانی کۆرۆناوە بوو ئێستا ئەوتە قەیرانی کۆرۆنا ڕاستە هەیە خەڵک خۆپارێزیە کاژیان سادە بۆتەوە دووبارە ژیان ئاسایی بۆتەوە تقریبان بە ڕێژەیەشی تا لە سا هەشتا ئیش و کار بژاوەتەوە نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتی ناوخۆ و گومرگەکان زیادی کردووە بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بەخوا بچنەوە ئانیژە و پارە و سەرەتا سامانەی کە ساڵانی پێشوو خۆیان کردوێتەوەوانێ لەو ڕێگەی کۆمپانیەکانی خۆیان کە زۆربەی زۆری پارخ کراوە بۆ ئەوان با پارە لەوان بسن پارە لەوان وەرگنەوە خۆشیانیانە ژیانی خەڵک چاکەن ژیانی موسەخۆران چاکەن ئەوە تا ئێمڕۆ بە حساب داوامی دەست پێ کردێتەوە بەڵام لە زۆربەی ناوەندەکانی خوێندن داوام ڕاگیراوە ئەوەش کاریگەری سلبی هەیە بۆ سەرجەم کۆمەڵگەمە هیوادارین کە حکوومەت چایەک بخشێنێتەوە بە کارەکانی خۆیان بە ژیان و گوزەرانی خەڵکا و موشە باشکەن مامۆستا بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵین ڕابردوو بڕیار دراوە خوێندن بۆ بەشێکی زۆر لە قۆناغەکان ئەلکترۆنی بێت تۆ خۆت وەکو مامۆستایەک ئەمە تا چەند بە گونجاو وەزانی بۆ قوتابیان بە تایبەتی خۆت ئێستا مامۆستای و لە نزیکەوە قوتابیەکانە ناسی بەڵێ من خۆم سەرپەرشتیارم سەردانی قوتابخانەکانەکەم بەڕاستیەکەی ئەوەی کە زۆر باشە و لە هەمویان باشتر ئەوەیە کە سەرجەم قوتابیان و خوێندکانان بچنەوە ناوەندەکانی خوێندن و داوام بکەنەوە ئەو ڕێگایانەی تر کە هەڵە بژێرێ و کە دیاری ئەکرێ من هیچیان بەباش نازانم هەر بەڵام هەمویان لە ڕێگەی ناچاریە ینی لە ناچاریە ئەم هەنگاوانە ئەندرێ بەڕای من وەکو خۆم وەکو سەرپەرشتیارێک
دەوام بکرێ بە هەر شێوەیەک بێ بە هەر شێوەیەک بێت نەک بوەستێنرێ بەردەوام بێ باشترە بەڵام ئەگەر بێت و سەرجەم قوتابیان و خوێندکاران بچنەوە ناوەندەکانی خوێندن دیسان ئەوش کارە ساتە لە ئێستا بۆ هەیە قەیرە ئەم بوونی پەتای کۆرۆنایە ئەوە من لەگەڵەوانی سەرجەم قوتابخانەکان و بە سەرجەم خوێندکاران و بخوان دەوانی ئاسایی بکەن بەڵام هەر ڕێگەیشتر هەڵبژێری هەر باش نییە هەر شێشیان هەڵبژێری هەر لە ناسیاریایە بۆیە یعنی من پێم باشە ینی هەر چۆنێک بێ بەردەوام بێ بە هەر سیغێک بێ بە هەر شێوازێک بێ بەڵام با وەزارەتی پەروەردە نێن خۆیان تاگلایانانە بڕیار بن با بێن پرس و ڕاوێشکن بە ئەوانەی کە لە بواری پەروەردە شارەزان و ئیشیان کردووە و خیبریان هەیە پرس و ڕاوێش بۆ ئەمکەن بە هەموو پارێزگاکان چەند کەسێک کۆکەنەوانێ کام باشترین سیغە باشترین شێواز کامەیە بۆی داوامی خوێندنگاکان بکرێتەوە ئەوە هەڵبژێر کۆتا پرسیارم مامۆستایان کەی کۆتایی بە ناڕزایەتەکان هەیە وڵی ببوورەوەیان من نازانم چونکە من ئاگاداریان نیمەوانە ئەو برادرانە هیچیان تێکڵای نیە لەگەڵانە وەکو من هەروەکو خۆم هاتم ئێستا داوام هەیە لە پەروەردە هاتووم وەکو سەردانم کردوون و منش ناڕزایەتی دەرە بڕم ینی داوای مافی خۆمەکەم بۆ هاتووم ناڕزایەتی ئەمڕۆی مامۆستایان کە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێ خوێندنە لەسەر چییە و داواکاریان چی؟ بەڵێ بەنایخوا بەخێراترین جنابتانەکەین کە هەمیشە لە خەمی هاوڵاتیان و بژێوی ژیانیان نەبوونە وەکو کەناڵی پێیان دیارە ئێمە ئەمڕۆ وەکو فەرمانبەران و مامۆستایان بەتابەتی لە سلکی پەروەردە ئامادە بووین چونکە ئەمڕۆ بەپێ حساباتی وەزارەتی پەروەردە یەکەم ڕۆژی زەنگلێدانی ساڵی خوێندنی 20 بۆ 22 ئێمە ئەمڕۆ هاتینەوە پەیامیان پێ ڕاگەیەنین بڵێن بەڕاستی چیتر بەسەیتر ئەوە ئێستا کۆتایی مانگی نوێ و تا ئێساکە موچەی مانگی 4مان وەرنەگردووە لە هەمان کاتە لە ساڵ 22 لێ بڕێ کە ئەمە ستەمێکی گەورەترە و بڕیاریانداوە کە شێوازی خوێندن بە شێوازی ئۆنلاین بێ بۆ ئەو پۆلانەی کە دیاری کردووە ئێمە قەناعەتمان وایە ئەم شێوازە لە ئیدارەدان بەتابەتی لە سلکی پەروەردە سەقەترین شێوازی ئیدارەدانی پەروەردەییە کە قوتابی هیچ شتێک فێر نابێ و لە هەمان کاتیشە ئەم دەسەڵاتە بێباکەن بەرامبەر بە پرۆسی پەروەردە بە تایبەتی و بژێوی ژیانی هاونیشتمانیان بەگشتی ئەم ساڵ تۆوەکو سەرپەرشتیارێک قوتابیان بڕیار دراوە زۆربەی قۆناغەکان بە ئەلکترۆنی بخوێنن ئەمە تا چەند کراوە بە کولتور کە قوتابی ئەمە فێر بکرێ بە ئەلکترۆنی بخوێنێ بۆ تا چەند بۆ ئێستای هەرێمی کوردستان و ئەم وەزە ئێستا کە خەڵکی تیا گونجاوە بڵێ دیارە ئەمان بەداخەوە کولتورێکی زۆر سەقەتیان لەم هەرێما بەرهەمێ ناوەم دەسەڵاتدان لە ماوەی 29 ساڵی ڕابردووە تاکو ئێساکە ئێمە کوالێتی بینای قوتابخانەکەمان کوالێتی مامۆستایانمان پرۆگرامی خوێندنمان قوتابیانمان لە ڕووی ئامادەکاری و هیچیان ئەو ئامادەیانتیان نیە بتوانن بەو شێوازە دەرس بڵێنەوە ئەمە لە وڵاتانی دەرەوە بۆ ئاستی زانکۆ و خوێندنی باڵا ئەم شێوازە بەکارە هێنرێ اینجا ئەم بە شێوازێکە کە شێوازێکی پاڵپشتیکارە نەک بە شێوازێک بێکەوە سەرەکی بابەتەکان بەو شێوازە بوترێتەوە وەزارەتی پەروەردە بڕیاریدا بووکەوە سەرجەم قۆناغەکان بە ئۆنلاین بێ بەڵام دوای فشاری مامۆستایان و پەروەردەشیارانی پەروەردە فشاری زۆر ئەوە کراکەوە پۆلی 1 و 2 و لەگەڵ 12 ئەمە بە شێوازی ڕاستەوخۆ بێ لە پۆلە ئێمە قەنەعەتمان وایە ئەمە هەم سەرکەوتوو نابێ چونکە بەڕاستی ئێساکە کە مامۆستایان ئامادە نین بچنە پۆلەکانەوە بۆ چونکە سیستەمێکی گەورەیان لێکراوە تۆ ئێساکە کۆتای مانگی نوێ تا ئێستا موچەی مانگی 4 وەرنەگردووە و مژدەی شەوەی پێداوەکەوە استقطاعی لێکە لە 121 بۆیە بەڕاستی ئەم شێوازی ئۆنلاینە شێوازێکی سەرکەوتوو نییە ئێمە حەزمان کرد بەم خۆپیشاندان و شێوازە مەدەنیە بیان ڕاگەین بڵێن بەڕاستی ئەم شێوازی شێوازێکی سەقەتە خزمەت ناگات بە پرۆسەی پەروەردە فێربوون مامۆستا کەی کۆتایی بە ئەم ناڕزایەتیانەیە هێنن ئەوە مامۆستایان نزیکەی 6 ساڵ 7 ساڵە بە بەردەوامی لەسەر جادەکان و ناڕزایەتی دەرەبڕن کەی کۆتایی بە ناڕزایەتەکان هێن ئەمە تازە بۆتە کولتور لە وڵاتە تاکو دەسەڵات بەو بڕیاری خۆیان نەچێتەوە موچەی مامۆستایان هەموو 30 ڕۆژدارێ بەردەوام بێ لەگەڵ ئەوەشە هیچ لێبڕینێکی لێ نەکات چونکە بەڕاستی ساڵانی من لە 95 مامۆستا بوومە ئێستا سەرپەرشتیاری پەروەردەییم ئەو ساڵانەی تریش کە وەزعێکی دارایی سەقەت هەبوو ئامادە بووین تەقەبولی بکەین چونکە مازانی هەموو یەکوێری نەبووە بەڵام ئێستا قەنەعەتمانە ئەم دەسەڵاتە هەیەتی بۆ حزب هەیەتی بۆ دەستگای ئیعلامی خۆیان هەیەە بۆ سێبەرەکانیان هەیەە بەڵام بۆ پەروەردە پارە نییە بۆ تەندروستی پارە نییە بۆیە ئەم شێوازە شێوازێکی بەردەوامە بێ تاکو دەسەڵات دێتە سەر باری ئەوەی کەوا موچە 30 ڕۆژ جارێ بێ
وە لە هەماگەل بەبێ لێ بڕی چونکە حکوومەتی عێراقیش ئامادەیە پارەکان بنێرێ ئامادەیە پشتپاپشتی حکوومەتی هەرێم بێ بەڵام ئەمان چووکە وەکو مافیا مامەڵاکەن بەداخەوە ئەمانە 29 ساڵە وەکو مشەخۆر بەسەر مینەتۆژیە مامەسایان ئەوە گلەیەکە لە خۆیان دەکرێت بەڕاستی کەم ڕێیەکەم ڕۆژی دەستپێکردنی قوتابخانەیە و بڕیارێندا بۆ بایکۆتکەن بەڵام دەبینی فیەیەکی زۆر کەم لێرەیە بەس من وە کارمەندی تەندروستی منیش هەر گلەیم هەیە ئێمە کە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان دێن ئالەم کاتێک کە ئەم نەخۆشیش هەیە بەڵام ئەم حکوومەتە نەک سپڵەیە بەرامبەر هەموو میلەت بە تایبەت بەرامبەر کارمەندانی تەندروستی کە زۆر بێوەفایە زۆر سپڵەیە هەتا بڵێ یعنی خزمەتی هیچ توێژێک ناکە بە تایبەت کارمەندانی تەندروستی بۆیە من لێرەوە داواکارم نە مامۆسایان لە فەرمانبەران بەگشتی کارمەندانی تەندروستیش کە ئێستا لە حاڵی حاضردا ئێمە کارمەندانمان خزمەت دەکەین لە نەخۆشخانەکاندا ڕۆژانە و شەوانە خەسەخانەکانمان شوێن نماوە لە پێشوازی لە نەخۆشەکان بکەین بیان خێ هەموو ڕانی ماڵیان دەکەین بەو دەردە دەڕەنکە ڕۆژانە چەندەها کەس ئەمرێ و بە 500 تا 1000 کەسێک توش دەبێت ئەم حکومەتە بێوەفا بێ سپڵەیە ئەوە پاداشتەکەی دیمەن بۆیە جارێکی تر داوا لە مامۆسایان دەکەم وەک بایکۆتی خوێنە بێنە سەر جادەکان داوای مافەکانی خۆیان بکەن ئەم ساڵ وەزارەتی پەروەردە بڕیاری داوە جیاواز لە ساڵانی تر خوێندن ئەلکترۆنی بێ وەکو خۆت تا چەند بە گونجاوی ئەزانی شێوازی خوێندن بە ئەلکترۆنی بێ و لە ڕێگەی ئایپاد و کۆمپیوتەرەوە بەو شێوازە بێت ئەوە جێکێکی تر لە بڕیارە سەقەتەکانیان چکە دەرکەوت کە زۆربەی خەڵک نە ئەنتەرنێتی هەیە نە وەسایلی ئەو مۆبایل و مەسەلەن هایپاد و شتەشی هەیە من خۆم لە ماڵەوە خەتەکە ڕۆژێک زعیفە ڕۆژێک قەتع بێ ڕۆژێ دان سێ مناڵمێ بە مناڵانە کوا داهانیشن بە شێوەی ئەلکترۆنی گوێ بگرێت ئەم قوتابێ بە عەمەلی نەچێتە قوتابخانە هاوسۆ نەدێ لەگەڵ قوتابیەکان و هاوڕەکانی چکە بەشێک لە تەشجیعی قوتابی لە قوتابخانەدا هاوڕێیە ئەم لە ماڵەوە بەتاقەتە نییە بێتاقە دەوێت بەس لە پۆلا 25 قوتابی لە کاتی فرسەشە هاوسۆزی یەکەن یاری ئەەکەن بێکەوە هاودەمی یەکە بن زیاتر تەشجیع بن بۆ خوێندن نەک لە ماڵە بەرامبەر جیهازێک دانیشێت کە حیزی سوادەیەکی نەلێنەکە ئەی کەی کۆتایی بە ناڕەزایەتەکان هەیە من داواکارم کۆتایی پێنەیە هەتا ئەوان لەو بڕیارە سەقەتانە پەشیمان نەبنەوە کارمەندانی گشتی فەرمانبەران و مامۆستایان بە تایبەت کە ئێستا لە هەموو کادەوان پێویستیان بە مامۆستا پرۆسەی پەرۆتە پەکیکەوێت یعنی حکوومەت پەکی دەکەوێت هەرچەند ئەمانە نەخوێنەوارن لە پەککەوتنی پرۆسەی خوێندن هیچ باچیان نییە بەڵام ئێمە بێ وازنێنین بەردەوام بین هەتا چۆکیان پێدا دەدەین بەڵێ ئەزیزان کۆبینن لە پشتمەوە ناڕزایەتی بەشێکی زۆر لە مامۆستایانە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێ خوێندنە بەڵام ئەوان وەکو دەڵێن لەبەروی ماف و شایستە دایرەکانی ئێمە وەکو مامۆستا نەدراوە دەرگای قوتابخانەکان ناکەینەوە هەتا و کاتەی شایستە دارایەکانمان پێدێت ئێمە بەردەوام بین لەگەڵ مامۆستایان و ئەو فەرمانبەران ناڕازیانی کە هاتوون سەر شەقام بەڵام ئەچێنی لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵات. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمانەوەی لە مامۆستایان و بەشێکی زۆر لە فەرمانبەران کە هاتوونە سەر جادە بپرسیم بزانین هۆکاری ناڕزایەتی و هاتنە سەر جادایان چییە؟ کەی کۆتایی بە ناڕزایەتی و کۆبوونەوەیانێن و مامۆستایان دەرگای قوتابخانەکانەکەنەوە. لە ڕاستیدا ئێستا بەس کێشەی مامۆستا تەنها کێشەی موچە نییە بەڵکو و پەیڕەوکردنی سیستەمی ئەم ئۆنلاینەیە ئێمە کاتێک کۆتایی بە ناڕزایەتیەکانێک کە 30 ڕۆژ جارێک موچە بدرێ بە مامۆستا من پێم وایە مامۆسایان ئەگەر ناڕزایش کۆتایی بێ ئەگەر ئێمە بچینەوە دەرگای قوتابخانەکانیشمان بکەینەوە لە ڕاستیە دەرونێکی نائاسوودە و دەرونێکی نەئارام باڵێکێشە بەسەر پرۆسەی خوێندنە. مامۆستایان کەی دەرگای قوتابخانەکانەکەنەوە؟ وڵی مامۆستایان دەسەڵاتیش زۆر پێی خۆش نیوە دەرگای قوتابخانە بکرێتەوە چونکە خەمی مناڵانی فەقیریان نییە چونکە خۆ مناڵی خۆیان لەو قوتابخانانە ناخوێنن کە ئاوا داخرێت و مامۆستایانی بێ موچە. بۆ ئەوە قوتابخانەمان نەکردەوە کە ئەمانەوێ خەمخۆری خۆمان دەربڕێن بەرامبەر ئەوەی کە سیستەمی پەروەردە ئەوە بەڕێوە ناڕوە ئێمە ئەمانەوێ خوێندن نەشێوێ ئێمە ئەمانەوێ قوتابخانەکانمان
ئەوە بە بێناز نەمێنەوە ئەمانەوەی ژیانی مامۆسان و فەرمانبەران و موسەخۆران ئەوە بە تەنگژەی ژیانە نەڕوە ئێمە ئەمانەوێت کۆمەڵگەیەکی خوێنەوە و بە ئەزمون پەروەردە بکەین نەک بە سیستەمێکە ئێستا 10 ساڵە بڕیاریاوە سیستەمی ئۆنلاین من ئەڵە تەحەدایەوەکەم وەرە لە سەرۆکایەتی هەرێمەوە هەتا سەرۆکی حکوومەت و جێگرەکان و وەزیرەکان و هەموو ئەوانە ئەگەر توانیان 1 سەعات بە ئۆنلاین وانە بڵێنەوە بە قوتابی ئەوە ئێمە وازە مامۆسایەتی ئێنین لەبەرەوەن ئەوان نەشارەزان و ئازانن ئیتر بەو شێوەیە خۆیان لەم منفەزە دەرەکەن کە خۆیان بە ملیارەها دۆلار بدزن خەڵکیش بێدەنگ بێ بۆیە هەیەانەوە خەڵگاوە کەتمکەن یعنی کۆیلایەتیەک بنێنەوە لە ناو خەڵکە هەمووی وەکو شێوەیە پەرستشێک ئەوان پەرستێ بەڵام ئەم گرتبوونەوەوانە و چەندین گرتبوونەوەی ترکە جێبەجێ لەوانە پێچێ وا پێیان ڕابگەێنین کە ئیتەتەوە پێشمان و تۆنەوان شکستیان هێناوە لە دەسەڵاتە چونکە کەسانێکی ئیدارینن بۆ بردن وڵات بەڕێوە بردن ئەمانە کەسانێکن بەس بازرگانی چەتەن و پێیان ئەڵێن ئێمە خۆپۆری پەروەردەی نەوەگەوان پێیان ئەڵێن ئێمە پەروەردەی هاوڵاتیانی نەگەوان پێیان ئەڵێن ئێمە ئەو داهاتەی کە ئەوان تا ئێستا بردویانە بەڵێ لەوانەیە نەتوانین ئێستا لیان سەنینەوە بەڵام لە مێژووە لیانە سەنرێتەوە خۆشیان و ماڵ و مناڵشیان سەرگەردانە بێ ئەمانوێت سیستەمی پەروەردە پەکینەکەوێت لە هەرێمی کوردستانە ئەم ساڵ لەبەرە نەخۆشی کۆرۆنایە دەڵێنەوە بڕیارە بۆ ئەوەیە سەلامەتی و تەندروستی قوتابی بپارێزرێت بەڵام لایەکی تریشەوە حاڵی کوردستان یان قوتابی کوردستان بە کولتور خوێندن و ئۆنلاینی بۆ نەڕەخساوە ئایا چارەسەر چییە ئەم بڕیارەی کە بە ئۆنلاینکردنی خوێندنە بە ئەلکترۆنیکردنی خوێندنە تا چەند گونجاوە بۆ ئێستای هەرێمی کوردستان و بۆ قوتابی بە ئەلکترۆنیکردنی خوێندن و ئۆنلاینەکە ئەوە من پێموتیەوە فەشەلێکی پەروەردەیە ئەو بۆ هەرێمی کوردستان نەگونجاوە بۆ بارودۆخی ئەم نەخۆشیێکی کە لە ناو کۆڤید-19 و کۆرۆنا و ئەگەر بێت و ڕێکارێ تەندروستەکان جێبەجێ بکرێ و قوتابیە چێتە پۆلەکانی خوێندنەوە وانەکانیشیان خوێنن تەندروست باشی شەبن و دووری شەبن ئینشاڵڵا لەو نەخۆشیە کەی کۆتایی بە ناڕەزایەتەکان هەیە تا ئێستا بڕیانمان نەداوەکەی لەبەرەوە ئێمە بەس مامۆسایان ناڕازینین هەموو چین و توێژەکان و فەرمانبەران و کاسبکارانشمان لەگەڵانە دوای ئەوەی کە لەگەڵ دەستیاوانە گفتوگۆمان کرد بڕیارە دەین کە کەی کۆتایی پێبێنین یایەت سام بێ یا چادر لە شوێنەکە چادر هەڵدەین یا مان بگرین لە خواردنەوەی تر ئەوە ئەوان بڕیارە دەن وەڵایی ڕاستی یعنی ئەمە چەند ساڵە لە 2014ەوە با بڵێن پێشتریش 29 ساڵە پێش ئێستا مامۆستا هەر هەمان داواکاری هەبوو هەر هەمان بیر و بۆچوونی هەبووە بەڵام لە ڕاستیدا ئێستا بەس کێشەی مامۆستا تەنها کێشەی موچە نییە بەڵکو و پەیڕەوکردنی سیستەمی ئەم ئۆنلاینەیە باتە سیستەمی ئەلکترۆنیکردن بەڕاستی ئەمە سیستەمێکە هیچ لە ساڵحی خوێندکار و لە بۆچی لە بەرژەوەندی خوێندکار نیە ئەخر لە بەرژەوەندی خوێندکارە باشە ئێمە یعنی تەنها قسەیەک بە سەرۆکی حکومەتی هەرێم ئەڵێن باشە سەرۆکی حکومەتی هەرێم بە 50 ڕۆژ ناتوانێت موچە دابینکە بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەران ئێوەش و هەموو خەڵکی کوردستانیش باش ئەوە ئەزان ڕێژەیەکی باشی خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرە بژێوی ژیانی لەسەر ئەو موچەیە کە ڕۆژانە دابینیەکە باشە یعنی نەبوونی خزمەتگوزاری ئەنتەرنێت خۆ بەستەنها لە شارەکانان نییە بێگومان لە سەرجەم گوندەکانە ئایا خزمەتگوزاری ئەنتەرنێت بۆ گوندە دوورە دەستەکان دەستەبەر کراوە شەبەکەی مۆبایلیشتیانە بێت بەڵێ بەتەئکید بێگومان شەبەکەی موبایلیشی تیانە بەس من لە بەرپرسانی حکومەتی هەرێم ئەڵێم باش ئەو خێزانانەی کە داهاتی بڵێن خاوەنی 4-5 مناڵن تۆ کە بە 40-50 ڕۆژ موچەیەکی نایەتێ بە لێدزینی لە سا 21 و ئەم مانگە لە سا 18 و تەئکید مانگەکانی کەش زیاد ئەکا لەبەر ئەوەی ئەمە سیاسەتێکە حکومەتی هەرێمی کوردستان بەکاری ئەهێنێ بۆ ئەوەی کە ئێستا ئاڵێ وڵا داهاتمان لە بەردەسە بۆتانەکەین بە لە سا 18 گومان لەوان نییە کە مانگی داهاتوو بڵێ داهاتەکە کەمی کرد و بە ڕێژەی لێدزینەکەتان بۆ بکەم بە لە سا 50 خۆ میلەتیش من یعنی بە دڵنیام لەوە ئەشی بین و تەئکیدیشن ئەمانە هەر لەسەر ئەو لێدزینە تازە بەردەوام بوون و کۆڵنایە ئێوە کەی کۆتایی بە ناڕەزایەتەکان هەیە وەڵاهی ئێمە تا ئەو کاتەی سەرۆکی حکومەت و جێگرەکەی و بەڵێن وعدانی کەیان بە خەڵک بەڕاست بەداخەوە هیچ کاتێ وا دەرنەچوو بەڕاستی میلەتیان دۆڕان من پیان ئەڵێم جێی بێڵن بۆ پارتی دیموکراتی کوردستان بزان خۆی چۆن سەرۆکایەتی ئەکات بە یەکێتیش و بە گۆڕان و بۆ حیزبانش بە یەکگرتو بە کۆمەڵ هەمووی بکشێنەوە
بۆ ئەوەی بزانین خۆی چۆن سەرۆکایەتی سەرکردایەتی ئەم میلەتە ئەکا و چۆن بەڕێوە ئێبات. موچە بووە بە 6 ڕۆژ جارێک مامۆساژ ناتوانێت بەڕاستی مامۆسا بێ لە هەفتەیەکە لانی کەم 5 ڕۆژ 6 ڕۆژ 5 ڕۆژ لە دەواما بێ مامۆسا ناتوانێت لە هەفتەیەکە 2 ڕۆژ وەکو کارمەندێکی دایرەکانی تر داوام بکات ئەبێ 5 ڕۆژ بەفیعلی لە ناو هۆڵەکانی خوێندنابێ بۆ ئەمەش ناتوانێت کە مامۆسا 5 ڕۆژ لەوێ بێ ناتوانێت بە 6 ڕۆژ جارێک بژێوەکانی ژیانی خۆی دابینکە بەو موچەی کە بە 6 ڕۆژ جارێکێنێ لە بەرەوەی کە مامۆسا نەچێتە هۆڵەکانی خوێندنەوە بەڕاست مامۆسا ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر بڕیار دراوە خوێندن بۆ بەشێکی زۆر لە قۆناغەکان ئەلکترۆنی بێت جەنابەت کە لە ناو پرۆسەی خوێندنایی و قوتابی ئەناسی تا چەند ئەم بڕیارە گونجاوە بۆ قوتابی هەرێمی کوردستان من بۆ خۆم وەکو مامۆسایەک ئەم بڕیارە زۆر بە ناشایستە و نەگونجاوێزان لەبەرەوەی قوتابی ئێمە بۆ خۆمان نەزانین کە ئێمە دووریان نەخێنەوە لە تابلێت و لە مۆبایل و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگە ئێمە ئێستا بەدەستی خۆمان ببینە هۆی ئەوەی کە بڵێن بچنە سەر ئەو مۆبایل و ئایپاد ئەمە شتێکی خراپە اینجا ئێمە ناتوانین کۆنتترۆلی قوتابی بکەین بەڕاستی قوتابی ئەچێ 5 دقه ڤیددیوەکە کاتەوە سەیری مامۆساکە چۆن دەرس شەرحەکە بەڵام دوای 5 دقەکە دایەخە مامۆساش سەیری فایلەکە سەیرەکە قوتابیەکە چۆتە بیلفعل چۆتە سەر ڤیددیۆکە و سەیری ڤیددیۆکەی کردەوە بەڵام تا کۆتایی سەیری ڤیددیۆکەی نەکردووە بەڕاستی ئەمە شتێکی ناپەروەردەیە بەڕاستی مامۆسا کەی کۆتایی بە ناڕزایەتەکان هەیە ئێمە کاتێک کۆتایی بە ناڕزایەتەکانێک کە 30 ڕۆژ جارێک موچە بدرێ بە مامۆسا لە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە معاشی تەواوەتی بدرێن نەک بە لێبڕینی موچەوە چونکە مامۆسا ناتوانێت بە لێبڕینی موچەوە داوام بکا بەڕاستی لە ڕاستیە داواکاری مامۆسایان داواکاریەکی ڕەوایە داواکاریەکی ئاسایی و سادە و ساکاری شارستانی و مەدەنیانەیە داوای لە ڕاستیە داوای موچەکانمانەکەین لە 30 ڕۆژ جارێکە بە شێوەیەکی یاسایی وەکو هەر فەرمانبەرێک کە ئێمە فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانی داوای ئەوەکەین لە ڕاستیە بژێوی ماڵ و مناڵمان و بژێوی سەرەتایی پێویستەکانی ژیانمانە کە ئێمە داوای سەرەتاییترین مافمان کردو کە بریتێنە موچەکانمان و ئێمە لە ڕاستیە ئێمە ژیانمان بۆ موچەیەوە بەندە ئەم ساڵ بڕیارێکی تازە هەیە کە ئەویش خوێندنی ئۆنلاینە بۆ زۆرێک لە قۆناغەکان تۆکو مامۆستا ئەم بڕیارەت تا چەند پێگونجاوە بۆ قوتابی و بۆ هەرێمی کوردستان لەم بارودۆخی ئێستا لە ڕاستیە ئێمە نەگەشتوێتە ئەو قۆناغەکە کە بتوانین ئەو پرۆژەیە بەسەرکەوتوی تێپەڕێنین بە تایبەتی وڵاتی ئێمە لە ڕووی داراییەوە دارایەکی وامانیەوە لە ڕووی پێشکەوتێکی وامان نییە کە بتوانین ئەو سیستەمە بەسەرکەوتوی تێپەڕێنین هیوادارین چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بۆ ئەو گرفتە کەی مامۆستایان کۆتایی بە ناڕزایەتەکان هێن و دەرگای قوتابخانەکانەکەن من پێم وایە مامۆسایان ئەگەر ناڕزایش کۆتایی بێ ئەگەر ئێمە بچینەوە دەرگای قوتابخانەکانیشمان بکەینەوە لە ڕاستیە دەرونێکی نائاسوودە و دەرونێکی نەئارام باڵێکێشە بەسەر پرۆسی خوێندنا بۆیە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواڕاوەکانی مامۆسایانەوە بێ بۆی پرۆسەیەکی باش و پرۆسەیەکی سەرکەوتوانە ئەنجام بدرێت مامۆستایان کەی دەرگای قوتابخانەکانەکەنەوە وڵی مامۆستایان خۆ دەسەڵاتیش زۆر پێی خۆش نیوە دەرگای قوتابخانە بکرێتەوە چونکە ئەویش بە شێوەیەک ئەڵێ کردوێتی بە خوێندنی ئۆنلاین خەمی مناڵانی فەقیریان نییە چونکە خۆ مناڵی خۆیان لەو قوتابخانانە ناخوێنن کە ئاوا داخرێت و مامۆستایانی بێموچەند و بە بۆچوونی من خوێنەواری خەریکە لە ناو ئەم جیلەیە هەر نامێن یعنی خەمخۆری هاوڵاتی و مناڵی هەرێمی کوردستان وڵای ئێمە خۆمان خەمخۆرین مامۆستا کاتێکە باری دارایی خراپێ نەتوانێت پێویستەکانی ماڵ و مناڵی بەخ دابینکە لەکوێ ئەتوانێت پەیامی خۆی بگەێنێ و زانیاری و پەروەردەی مناڵەکان بکە پەروەردەی مناڵی ئەم میلەتە بکە کە زۆربەی هەژار و زۆربەی چینی مامناوەند وا خەریکە ئیفلاسی کردو چینی مامناوەند نەماوە لەم مامۆستا ئەم ساڵە بینین بڕیارێکی نوێ هەیە کەوا خوێندنی ئەم ساڵ ئەلکترۆنی بێت ئەم بڕیارە تا چەند گونجاوە بۆ ئێستای هەرێمی کوردستان و بۆ قوتابی هەرێمی کوردستان وەڵام بڕیارە شەر بۆ بێدەنگکردنی مامۆستایانە بۆ ئەوەی خۆیان بدزنەوە لە پێداویستی خوێندن و پێداویستی قوتابخانەکان و پێداویستی دابینکردنی ژیانی مامۆستایان و
ئەو کەسانی لە پرۆسی پەروەردە نییە بۆ قوتابی هەرێمی کوردستان هەر زۆر سەخەتە بۆ هەموو شوێنێ سەخەتە نەک بۆ ئێرە زۆر باشە کەواتە کەی مامۆستایان کۆتایی بە ناڕزایەتەکانەیە وڵی بە بۆ چوونی من وەختێ مامۆستایان مافی خۆی بدرێتی وەختە وازێنێ لەم ناڕزای خۆ پیشاندانە کە مافی خۆی وەرنەگرێت ناتوانێت بچێتە ناو هۆڵەکانی خوێندنیشەوە ناتوانێت پەیامی خۆی بگەێنێگەر مافی دابین نەکرابێ ئەزانەوەی کەبینن ڕێپێوان و خۆپشاندانی بەشێکی زۆر لە مامۆستایان و هەروەها فەرمانبەرانی کەرتەکانی ترە کە بۆ داواکردنی ماف و موچەکانیان هاتوون سەر شەقام ئەوان بە تایبەت مامۆستایان باز لەوەکەن کە ئێمە تەنها موچەیەکی سەرەتاییمانەوەی کە لە بەرامبەر وانەوتنەوە و ماندووبوونی مامۆستایان و داوامکردنیان ئەمانێت بەڵام کە موچەکانمانوەکو پێویست پێ نەدرێ یاخود لێی ببڕدرێ یاخود پاشەکۆت بکرێ داوام ناکەین هەتاوەکو داواکارەکانمان جێبەجێ نەکرێرەوە باسیشان لەوە کرد کە ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردە کە بە ئەلکترۆنیکردن و خوێندنی ئۆنلاینە گونجاو نییە بۆ ئێستا هەرێمی کوردستان لەبەرەوەی هەندێک ناوچەی هەرێمی کوردستان شەبەکەی ئینتەرنێتی نیە یاخود هەندێک شوێن تەنانە شەبەکەی مۆبایلیشی تێدا نیە چۆنە گونجی ئەم بڕیارە بەگشتی بکرێت بۆ هەموو شوێنەکان و بەشێک لە قوتابیان زەرمەند لەم جۆرە بڕیاران بۆی ئەوان باسییان لەوە کرد ناڕزایەتەکانمان بەردەوام بێت هەتاو کاتەی موچە و شایستەداریەکانی خۆمان و ئەو مافانی کە هەمانەوەکو مامۆستا وەریەگرین پامیان جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم.